إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لە شوێنێکی ئاوا پیرۆز و لە ڕۆژێکی ئاوا پیرۆزدا بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. بێگومان ئینسانی موسڵمان دەبێ بڕوای وا بێت هەرچی کە شەریعەتی خوای پەروەردگار بۆ ئێمەی بڕیارداوە لەو دنیایەدا وەکو یاسا و ئەحکام بۆ ئێمەی داناوە، هەمووی پڕ حکمەتە و بۆ بەرژەوەندی دنیا و قیامەتی ئێمەیە. لە دنیادا پێی سەربەرزین، لە دنیادا سوودی لێ دەبینین، لە دنیادا بۆ سوود و بەرژەوەندی قازانجی ئێمەیە. لە قیامەتیشا ئینسان بەهۆی ئەو شەریعەتی خوای پەروەردگارەوە لە بەردەمی خوای پەروەردگار و لە لای خوای پەروەردگار سەربەرزە و ئینسانێکی بەختەوەرە. بۆیە ئینسانی موسڵمان دەبێ ئاوەها بیرکاتەوە شریعەت و یاسای خوای پەروەردگار، ئەو ئەحکامانەی کە خوای پەروەردگار بۆ ئێمەی داناون، هەموویان بۆ بەرژەوەندی دنیا و قیامەتی ئێمەن. یەکێک لەو یاسایانە کە خوای پەروەردگار دایناوە ئەوەیە کە ئافرەتان باڵاپۆش بن و لە دنیادا خۆیان داپۆشن. جا ئەو خۆداپۆشین و باڵاپۆشی و حیجابە چەندین سوود و بەرژەوەندی و حکمەتی تێدایە بۆ دنیا و قیامەتی ئینسانەکان، بە تایبەتی ئافرەتان و بۆ کۆمەلگا بەگشتی سوود و قازانجی زۆری بۆ دنیا و قیامەتی ئێمە هەیە. بۆیە بە کورتی دەڵێن سوودەکانی باڵاپۆشی ئافرەت. یەکەم لە سوودی باڵاپۆشی ئافرەتان ئەوەیە کە جێبەجێکردنی فەرمانی خوا و پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هیچ شتێک لەوە گەورەتر نییە، هیچ حکمتێک لەوە چاکتر نییە، هیچ سوودێک لەوە گەورەتر نییە ئینسان لە دنیادا کە بەدەستی بێنێت کە گوێڕایەڵی فەرمانی خوای پەروەردگار و پێغەمبەر بکات صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار دەفەرمێت: یا ئەیها النبی قل لأزواجك وبناتك. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بە خێزانەکانت بڵێ و بە کچەکانت بڵێ، ونساء المؤمنین، و بە ئافرەتانی بڕواداران بڵێ. هەر ئەوەندە بەس بوو کە بفەرموێت بە خێزانەکانت بە کچەکانت بڵێت، چونکە هەر شتێک بۆ پێغەمبەر بێت ئەو پێغەمبەرە سەرمەشق و قودوەی ئێمە لە دنیادا. هەموو ئیماندارێک دەگرێتەوە، بەڵام بۆ ئەوەی زیاتر ئێمە دڵنیا بین قسە و ئەولا ئیملان نەکەین، دەفەرمێ وەنیساء المؤمنین، بە ئافرەتانی بڕواداران بڵێ. واتە هەموو ئافرەتێکی ئیماندار دەگرێتەوە چی بکەن؟ یودنین عەلەیهن من جەلابیبیهن، با جوان و ڕێک و پێک خۆیان پۆشتەکەن، خۆیان داپۆشن، حیجاب کەن، سەرپۆش لەسەریان کەن، ئەندامەکانیان جوان و ڕێک و پێک داپۆشن. کەواتە بڕیاری باڵاپۆشی بۆ ئافرەتان بڕیاری خوای پەروەردگارە. هیچ شتێکیش لەوە گەورەتر نییە کە ئینسان گوێڕایەڵی خوای پەروەردگاری خۆی بکات. بەندایەتی ئینسان لەوەدا دەردەکەوێت کە ئینسان گوێڕایەڵی فەرمانەکانی خوای پەروەردگار بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحە ئاماژەی پێکردووە کە دەفەرمێت ئەمر بە ئەسماء دەکات بۆ هەموو ئافرەتێکی بڕوادارە، کە دەفەرمێت هەر کاتێک ئافرەت کە کەوتە حاڵەتی سۆڕی مانگانەوە بلوغی بوو، ئەو کاتە شیاو نییە
تەنها لە دەم و چاو و دەستی نەبێت هیچ ئەندامێکی دیکەی بەدەرەوە بێت واتە دەبێت جوان و ڕێک و پێک خۆی داپۆشێت باڵا پۆش بێت چونکە ئەوە فەرمانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و فەرمانی خۆی پەروەردگارە چەندین سوود و قازانجی بۆ دنیا و قیامەتی ئێمە هەیە ئەنجا وەکو گوتراویشە ڕەحم و بەزەیی خوای پەروەردگار بۆ ئێمە بەستراوەتەوە بەوە کە ئێمە تا چەندە گوێڕایاڵی خوای پەروەردگار و فەرمانەکانی خوای پەروەردگار دەکەین ئێمە تا چەندە زیاتر و چاکتر بەندەی خوای پەروەردگار بین گوێڕایاڵی فەرمانەکانی خوای پەروەردگار بکەین ئەوەندە زیاتر خوای پەروەردگار بەزەیی بە ئێمە دادێتەوە و ڕەحم بە ئێمە دەکات چاکەمان لەگەڵ دەکات هیدایەتمان دەدات دەمان خاتە سەر ڕێگای ڕاست لەو دنیاەدا دڵمان ئاسوودە دەکات و بەختەوەری دنیا و قیامەتمان دەکات بۆیە خوای گەورە دەفەرمێت وەئەطیعوا الله والرسول گوێڕایاڵی فەرمانەکانی خوای پەروەردگار بکەن و گوێڕایاڵی فەرمانەکانی پێغەمبەر بکەن بۆچی لەعەلەکم تورحەمون بەڵکو ئومێد وایە ئێوە کاتێک گوێڕایاڵن بۆ فەرمانەکانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای پەروەردگاریش ڕەحمتان پێ بکات و بەزەیی پێتان دابێتەوە کەواتە ڕەحم و بەزەیی خوای پەروەردگار بەستراوەتەوە بەوە کە ئێمە چەندە لە دنیای واقعدا گوێڕایاڵی فەرمانەکانی خوا و پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم دووەم لە سوودەکانی باڵاپۆشی ئافرەت بریتیە لە پاراستنی کەسایەتی و حەیا و حورمەتی ئافرەت بۆ ئەوەیە کە ئەو ئافرەتە کەسایەتی پارێزراو بێت بۆ ئەوەیە کە خەڵک چاوی تەماعی خراپەی تێنەکات بۆ ئەوەیە کە سنگ و قورسایی خۆی لەدەست نەدات بۆ ئەوەیە کە خۆی بۆ هەموو کەسێک عەرز نەکات کەسایەتی ئافرەت بەوە پارێزراو دەبێت کە جوان و ڕێک و پێک فەرمانی خۆی پەروەردگار جێبەجێ بکات و باڵاپۆش بێ و داپۆشراو بێت بۆچی چونکە کەسانێک هەن دڵ نەخۆشن چاوی تەماع و گوناه و تاوان دەبڕنە ئەو کەسانەکە بە شێوازێک خۆیان عەرز دەکەن بۆ هەموو کەس خۆی پەروەردگار دەفەرمێت فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض لە کاتێکدا کە قسە لەگەڵ پیاوان دەکەن ئافرەتان دەنگتان ناسک مەکەن بە شێوازێکی سەرنجڕاکێش قسە لەگەڵ پیاواندا مەکەن دەنگی خۆتان ناسککەنەوە بە شێوازێکە ئەو کەسەی کە دڵی نەخۆشە فيطمع الذي في قلبه مرض بۆ ئەوەی ئەو کەسانەی کە دڵ نەخۆشن نەخۆشی گوناه و تاوان نەخۆشی شەهەوات لە دڵ و دەرونیاندایە بۆ ئەوەی کە تەماعتان تێنەکەن بۆ ئەوەی کە چاوی خیانەت نەبڕنە ئێوە واتە ئافرەت چەندە زیاتر خۆی بۆ خەڵک عەرزکات بۆ ئینسانی نامەحرەم حەرزکات زیاتر خەڵک چاوی تەماح و گوناه و تاوانی دەبڕێتێ بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت لەو کاتەیە بە جوانی و ڕێک و پێکی قسە بکەن ڕۆیشتن و جلوبەرگی ئافرەت تەعبیر لە کەسایەتی ئافرەت دەکات تەعبیر لە شەخسیەتی ئەو ئافرەتە دەکات بۆیە خوای پەروەردگار دایناوە کە ئەو ئافرەتە جوان و ڕێک و پێک خۆی داپۆشێت ئەو ئافرەتی کە داپۆشراوە لە ناو کۆمەڵگادا لە چاوی پیاواندا بەخوا حورمەت و ڕێزی باشترە حرمەت و ڕێزی گەورەتر و کەسایەتی گەورەتر و باشترە بۆیە ئەگەر گەنجێک بیر بکاتەوە کە زەواجکا لەگەڵ ئافرەتێک دەی بەخوا لەگەڵ ئەوانە زەواج دەکا کە داپۆشراون کە بە حەیا و حورمەتن کە بە ڕێزن کە کەسایەتیان بۆ هەموو کەس کەسایەتی خۆیان بۆ هەموو کەسەی عەرز ناکەن ئەو کەسانە زیاتر ئەو ئافرەتانە زیاتر لە ناو کۆمەڵگادا خاوەنی کەسایەتی و هەروەها خاوەنی حەیا و حورمەتن کەواتە بەرگ و پۆشاکی ئافرەت حیجابی ئافرەت بۆ ئەوەیە کە کەسایەتی پارێزراو بێت بۆ ئەوەیە کە لە چاوی خەڵکی خراپکار پارێزراو بێت بۆ ئەوەیە کە خاوەنی حورمەت و ڕێز بێت بۆیە خوای پەروەردگار لە قورئانە بۆمان باسی چیرۆک و بەسەرهاتی ئافرەت دەکات باسی ئەو ئافرەتانە دەکات کە بە حەیا و حورمەتن کە خۆیان دادەپۆشن کە لەگەڵ پیاوان بە حەیا و حورمەت قسە دەکەن و بە ڕێگادا دەڕۆن سێەم لە سوودەکانی باڵاپۆشی ئافرەت بۆ پارێزرانی ئافرەتە لە ئاگری دۆزەخ بۆ ئەوەی لە سزای خوای پەروەردگار پارێزراو بێت چونکە خۆدانەپۆشین و سفوری ئافرەت خۆڕوودکردنەوەی ئافرەت لە بەرچاوی خەڵکە یەکێکە لەو هۆکارانەی کە ئافرەت تووشی سزا و ئاگری دۆزەخ دەبێ خوای پەروەردگار پارێزراومان کات پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت صنفان من ئەهل النار
دوو جۆرە کەس هەن کە ئەهلی ئاگرن. یەکێک لەوانە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم ونساء كاسيات عاريات مميلات مائلات تاوەکو کۆتایی فەرمایشتەکە. ئەو ئافرەتانە ئەهلی ئاگری دۆزەخن کە سفورن ئەندامەکانیان بە دەرەوەیە کە خۆیان داناپۆشن کە حیجابێکی شەرعی و جوان و ڕێک و پێک ناکەن. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم یەکێک لەو کەسانە و لەو سنفانەی کە ئەهلی ئاگرن خوا پەناماندات ئەو ئافرەتانن کە ڕوتن، ئەو ئافرەتانن کە خۆیان بۆ هەموو خەڵک عەرز دەکەن، ئەو ئافرەتانەی کە گاڵتە بە حیجاب و پۆشاکی شەرعی دەکەن. ئەوانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا يدخلن الجنة، ناچنە بەهەشتەوە بەبێ سزا، بەبێ ئەوەی کە سزا و تۆڵەیان لێ بسەندرێت. ئەوانە ناچنە بەهەشت یاخود بە سەلامەتی ناچنە بەهەشت. ولا يجدن ريحها، هەرگیز بۆنی بەهەشتیش ناکەن کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە ئەندازەی ئەوەندە و ئەوەندەی کە پێغەمبەر لە فەرمایشی دیکەدا ئاماژەی پێکردووە بۆنی بەهەشت دەڕوات، بەڵام ئەو جۆرە کەسانە بۆنی بەهەشتیش ناکەن. خوا پەناماندات. ناچێتە بەهەشت. کێ ناچێتە بەهەشت؟ ئەو ئافرەتانەی کە ڕوتن، ئەو ئافرەتانەی کە سفورن، ئەو ئافرەتانەی کە گاڵتە بە حیجاب و پۆشاکی شەرعی دەکەن، ئەو ئافرەتانەی کە خۆیان بۆ هەموو خەڵکێک عەرز دەکەن، بۆ ئیمتیازێکی کەمی دنیایی ئامادەیە کەسایەتی خۆی، حەیا و حورمەتی خۆی ببا لە ناو کۆمەڵگادا. ئەوانە پێغەمبەر دەفەرمێ ناچنە بەهەشت. ئایا ڕازی بۆی کە نەچیە بەهەشت؟ ڕازی بۆی کە بچێ دۆزەخ، ناو ئاگری دۆزەخ خوا پەناماندات. ئەو ئاگرەی بە 70 پلە گەرمیەکەی زیاترە لە چاو ئاگری دنیا. ڕازی بەوەی کە بچێ ناو ئەو ئاگرە؟ دەی ئەو جۆرە ئافرەتانە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ئەهلی ئاگرن، کەواتە بەرگ و پۆشاکی ئافرەت، حیجاب و خۆداپۆشینی ئافرەتان بۆ ئەوەیە کە ئەو ئافرەتە لە ئاگری دۆزەخ بە دوور بێت، لە سزای خوا دوور بێت، لە ڕۆژی قیامەتە نەچێتە ناو ئاگری دۆزەخەوە. خوا پەناماندات. بۆ بەرژەوەندی و قازانج و بۆ سوودی دنیا و قیامەتی ئێمەیە. خۆی پەروەردگار هەر شتێکی بڕیارداوە بۆ ئەوەیە کە ئێمە لە دنیا و قیامەت پێی سەربەرز بین. چوارەم لە سوودی باڵاپۆشی ئافرەت لە ڕووی زانستی و دەرونیەوە. لە ڕووی زانستیەوە لە توێژینەوە زانستیەکاندا ئاماژە بەوە کراوەکە تیشکی خۆر زەرەر و زیانی بۆ ئەو ئافرەتانە هەیەکە دوای ئەوەی کە تووشی سوڕی مانگانە دەبن، بەتایبەت بلوغیان دەبێت. بەرکەوتنی تیشکی خۆر تووشی هەندێک جۆرە نەخۆشییان دەکات. بۆیە زۆربەی ئافرەتان شتێ بەکاردێنن کە دژەخۆرە بۆ ئەوەی کە تیشکی خۆر لێیان نەدات. ئەگەر ئافرەت داپۆشراو بێت، بەرگ و پۆشتەیەکی شەرعی لە بەردا بێت، پارێزراو دەبێت لەو نەخۆشیەی کە بەهۆی تیشکی خۆرەوە بەر ئافرەت دەکەوێت. ئەوە لە توێژینەوە زانستیەکاندا لە وڵاتی غەیرە موسڵمانانیشدا ئەوە کراوەکە لەو توێژینەوانەدا سەلماوە کە تیشکی خۆر زەرەر و زیانی بۆ جەستەی ئافرەت هەیە. ئەگەر بێت و بەرگ و پۆشاکێکی شەرعی لە بەردا بێت، خۆی داپۆشێت، تووشی ئەو زەرەر و زیانە نابێت. ئەنجا لە ڕووی باری دەرونیەوە لە توێژینەوەکاندا سەلماوە ئەو ئافرەتانەی کە باڵاپۆشن لە ڕووی دەرونیەوە ئەو کەسانە ئاسوودەترن لەوەی کە بەرامبەرەکەیان تەماشایان ناکات، لەوەی کە چاوی تەماع و چاوی خراپەیە بە چاوی خراپە تەماشای ناکات. ئەو ئافرەتانەی کە داپۆشراون زۆر لە ڕووی دەرونیەوە ئاسوودەترن، چونکە دڵنیان لە بەرامبەرەکەیان، چونکە بەرگ و پۆشاکی ئافرەت بەڕاستی سام و هەیبەتێکی هەیە لە چاوی پیاودا. بۆیە ئەو ئافرەتی کە داپۆشراوە لە ڕووی دەرونیەوە ئەوانە بەڕاستی کەسانێکن کە زیاتر هەست بە ئاسوودەیی دەکەن. لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ پاراستنی کەسایەتی و حرمەتی ئافرەتە. لە توێژینەوەیەکدا هاتووە کە دەڵێت زۆربەی ئەو ئافرەتانەی کە سفورن، حتا لە وڵاتان ئەوانەی کە لە دام و دەستگایەکان دەوام دەکەن، ئەوانەی کە لە تەک پیاوەدا دەنیشن، سەر و خۆڵیان بەدەرەوەی و خۆیان داناپۆشن و سفورن، ئەوانە زۆرترین ئافرەتن کە تووشی گێچەڵ دەبن، کە تووشی دەستدرێژی دەبن،
بەڵام ئەو ئافرەتانەی کە داپۆشراون بەرگ و پۆشاکێکی شەرعیان لەبەردایە لە چاوی پیاواندا زیاتر سام و هەیبەتیان هەیە کەمترین توش و ڕوبەڕووبوونەوەی گێچەڵ و هەروەها دەستدرێژی دەبن. ئاوە لە توێژینەوەیەکدا سەلماوە کە لە وڵاتانی غەیرە موسڵمان کراوە. ئەو ئافرەتانەی کە سفورن کە خۆیان عەرز دەکەن بۆ هەموو کەسێک، ئەوانە زیاتر تووشی گێچەڵ و تووشی دەستدرێژی دەبنەوە کە لەلایەن پیاوانەوە دەستدرێژیان دەکرێتە سەر، گێچەڵیان پێ دەکرێت. بەڵام ئەوەی کە داپۆشراوە کەمترین تووشی ئەو حاڵەتەیە دەبن. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت وەختێک کە باسی خۆداپۆشین و باسی بەرگ و پۆشاکی ئافرەتمان بۆ دەکات، دەفەرمێ ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين. ئەوە باشترە بۆ ئەوەی کە بناسرێن، بۆ ئەوەی کە بناسرێن کە ئافرەتی خاوەن حیا و حورمەتن، ئافرەتێکن کە خۆتان دەپارێزن لە خراپە و خراپەکاری. ئەو بەرگ و پۆشاکە ئەوە کەلامی خوایە، کەلامی ئینسان نییە بڵێ گومانم لێی هەیە، کەلامی رب العالمینە. خوای پەروەردگار دەفەرمێت ئەوە باشترە بۆ ئەوەی کە بناسرێن ئەو ئافرەتە کاتێک ئەو بەرگ و پۆشاکە دەپۆشێت بۆ ئەوەی کە بناسرێت لە ناو کۆمەڵگادا کە خاوەنی حیا و حورمەتە، فلا يؤذين، بۆ ئەوەی لەلایەن کەسانی خراپکارەوە تووشی ئەزیەت و ئازار نەبن، تووشی گێچەڵ نەبن، تووشی ئەوە نەبن کە ئەزیەتتان بدەن. ئەو بەرگ و پۆشاکە ئافرەت و کەسایەتی ئافرەتی پێدەناسرێت. بزانە خوای پەروەردگار چەند جوان بۆمان باز دەکات. ئەوڕۆ لە توێژینەوەکاندا ئەوە سەلماوە، ئەو ئافرەتانەی کە سفورن زۆرترین تووشی گێچەڵ و دەستدرێژی دەبنەوە، بەڵام ئەوانەی کە پۆشتن کەمترین تووشی ئەو حاڵەتەیە دەبن. ئەوە ئیعجازی ئاەتی فەرمایشتی خدای پەروەردگارە. کەواتە هەر شتێک خوای پەروەردگار بۆ ئێمە بڕیاری داوە، بە تایبەتی بەرگ و پۆشاکی ئافرەتان و خۆداپۆشونی ئافرەت سوود و بەرژەوەندی دنیا و قیامەتی ئێمەی تێدایە. ئینسان لە دنیادا پێی سەربەرزە، لە لای خوای پەروەردگاریش پێی سەربەرزە. نەتیجە و دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت، وەکو ئیبن القەیم فەرموویەتی بەڕاستی بنچینە و ئەساس و بناغەی شەریعەتی خوای پەروەردگار هەر هەمووی لەسەر حکمت و مەصالیح و بەرژەوەندی دنیا و قیامەتی ئێمە دانراوە. هەرچی بڕیار و یاسای شەریعەتی خوای پەروەردگار هەیە بۆ بەرژەوەندی و قازانج و سوودی دنیا و قیامەتی ئێمەیە، لە بەرژەوەندی کۆمەڵگادایە. ئێمە هەمومان پێی سەربەرز دەمین لە دنیا قیامەتدا. بۆیە دەڵێ هەرچی خێرێک کە هەیە لەو دنیایەدا ئللا لە شەریعەتی خوای پەروەردگار وەرگیراوە. هەرچی زەرەر و زیانێکیش هەیە لەو دنیایەدا بەهۆی بەزایادانی شەریعەتی خوای پەروەردگار و شکاندنی سنوورەکانی شەریعەتی خوای پەروەردگارە. بۆ ئەوەی کە ئێمە تێبگەین بزانین شەریعەتی خوای پەروەردگار بنچینە و ئەساسەکەی لەسەر مەصالیح و بەرژەوەندی و حکمت دانراوە. خوای پەروەردگار بۆ بەرژەوەندی ئێمە دایناوە. ئەوە پێمان دەڵێ و فێرمان دەکا ئێمە چاکتر و باشتر دەست بە شەریعەتی خوای پەروەردگارەوە بگرین، قەدری ئەو شەریعەتی خوای پەروەردگار بزانین کە شەریعەتی خوای پەروەردگار بارێک نییە بە سەرمانەوە، ئازادیمان لێ زەود ناکات، بەڵکو بۆمان سنووردار دەکات، سەربەرزمان دەکات لە دنیا و قیامەتدا. هەر کۆمەڵگایەک هەر کەسێک دەست بە شەریعەتی خوای پەروەردگارەوە بگرێت، چاکتر دەستی پێوە بگرێت، بەخوا لە دنیادا سەربەرزە، لە ڕۆژی قیامەتیشا لە لای خوای پەروەردگار سەربەرز دەبێت. دوعا دەکەین و دەپاڕینەوە یا رەبی خوای پەروەردگار وامان لێ بکەی کە دەست بە شەریعەتی تۆ بگرین. یا رەبی خوای پەروەردگار سەربەرز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. یا رەبی خوای پەروەردگار لە گوناه و تاوان بمان پارێزی. یا رەبی خوای پەروەردگار بە ئیمانەوە بمان ژێنێ و بە ئیمانەوەش بمان مرێنی. یا رەبی خوای پەروەردگار لەسەر کەلیمەی تەوحید بمان ژێنی، لەسەر ئەو کەلیمەیە بمان مرێنی، لەسەر ئەو کەلیمەیە لە ڕۆژی قیامەتان زیندومان کەیەوە کە لا ئیلاهە ئیلا اللهە. یا رەبی خوای پەروەردگار عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی، وامان لێ بکەی چاکتر و باشتر ئەو شەریعەتە و ئەو دینەی تۆمان خۆش بوێت، چاکتر دەستی پێوە بگرین. یا رەبی خوای پەروەردگار ئەتۆش سەربەرز و عاقبەت خێرمان کەی لە دنیا و لە قیامەتدا. یا ربی خوای پەروەردگار هەر کەسێک ئەو دینە پیرۆزەی تۆ سەردەخات، یا ربی خوای گەورە سەریخە لە دنیا و لە قیامەتدا. یا ربی خوای پەروەردگار مسلمانان لە تەواوی دنیادا سەرکەوتوو کەی، کوردستان و خاک و وڵات و ئەو خەڵکە ئێمە پارێزراو کەی. یا ربی خوای پەروەردگار مسلمانان لە هەر شوێنێکی دنیا هەر سەرکەوتویان کەی. خوایە هەر کەسێک ئەو دینە پیرۆزەی تۆ سەردەخات، یا ربی خوای پەروەردگار سەریخەی لە دنیا و لە قیامەتە. یا ربی خوای پەروەردگار هەر کەسێک سوکایەتی بەو دین و شەریعەت و بەرنامەی تۆ دەکات، یا ربی خوایە ئەگەر شیاوی هیدایەت بێت، یا ربی خوای پەروەردگار هیدایەتی بدە.
یا ربی خوایە ئەوانەی کە گاڵتە بە حیجاب و باڵاپۆشی و بە هەر شعائیرێکی ئیسلام دەکەن ئەگەر شیاوی هیدایەت نین یا ربی خوای پەروەردگار ڕیسوای دنیا قیامەتیان کەی یا ربی خوای پەروەردگار چۆن لە دنیادا هەست و شعوری مسلمانان بریندار دەکەن گاڵتە بە دین و شعائیری ئیسلام دەکەن یا ربی خوای پەروەردگار لە دنیا قیامەت ڕیسوایان کەی ئەگەر شیاوی هیدایەت نین ئەگەر شیاوی هیدایەتشن یا ربی خوای پەروەردگار هیدایەتیان دەی یا ربی خوای پەروەردگار عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی لە ڕۆژی قیامەتە لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر و ئاگری دۆزەخ پارێزراومان کەی یا ربی خوای پەروەردگار هەمومان بەیەکەوە لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.